حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێم لە پڕێکدا بیری کەوتەوە نرخی نان هەرزان بکات. لە 6 نانەوە دەنان بکرێت بە 1000 دینار. بەڵام نانەوەخانە و سەمونخانەکانی سلێمانی دەڵێن پابەندی بڕیارەکە نابین و زۆر نەزانانە بڕیاری لێدراوە. کەمکردنەوەی نرخی ئارد، کەمکردنەوەی نرخی سوودەمەنی، بەڵام ئەوان هیچ هەنگاوێکیان نەناوە، تەنها قەرارێکیان نیاوە ئێمەش لە ڕاگەیاندنەکانەوە بیستمانە کە ئەڵێن دەنانەکرێ بە 1000 دینار. ئێمە ژەرۆکە و خەڵکەی لێ ئەزانین، هیچ بەرچاوڕوونیەک نییە بۆ ئێمە. ئایا ئاردمان بۆ دابینەکەن بە سەرێکی پاڵپشتی کراو لەلایەن حکوومەتەوە یا سوودەمەنیمان بۆ دابینەکەن، تا ئێساەوە بۆ ئێمە بەرچاوڕوونی نییە، نازانین کە ئایا چۆنی لەگەڵ ئێمە. ئەگەر ئارتان بۆ هەرسان نەکەن و کاراسانی ترتان بۆ نەکەن ئێوە دەنان ناکەن بەهزار. هیچ کەسێک ناتوانێت، ینی تۆ بۆ نمونە ناتوانانی بچی کاڵایەک بکڕی لە بازاڕا بە سەرێکی بەرز لێرە بێنی حەقدەس و کرێدوکان و سوتەمەنی ئەو شتانی لێبیت و بە زەرەر بیفرۆشیتەوە. نانەوەخانە و سەمونخانەکان دەڵێن حکوومەت هیچ شتێکی بۆ دابین نەکردوون، بەتایبەت لە هەرزانکردنی ئارد و سوتەمانی و ئاسانکاریان بۆ نەکراوە، بۆیە ئەوانیش ناتوانن بچنە ژێرباری ئەو بڕیارەوە. بڕیارە کە دراوە من ڕێزمێ بە نەزانان دراوە، یعنی بەڕاستی هیچ حسابێکیان بۆ ئەم خاوەنی نانەوە سەموخانەکان نەکردووە. من ئەڵێ دەنان بدە بە 1000 دینار یان دەسەمون بدە بە 1000 دینار لەسەر چ پێوەرێک، یعنی تۆ چی پێوەرێکت پێ تا من زەرەرمەند نابم تا من بیکەم بەوە. ئەنجا من تێ ناگەم، ینی بەڕاستی ئەم حکوومەتە ئەیەوێ لەسەر حسابی کابرای نانەوایەکی فەقیر کە ئەوەی پێەتی پارەی تەنورێک و دوکانەکەشی بەکرێ ئەوە بتوانێت نان هەرسانکە. هەر بڕیارێک بۆ ئاسانکردنی باری سەرشانی هاوڵاتیان بێت بە باش دەزانرێت و پێشوازی لێ دەکرێت، بەڵام لە بەرامبەردا حکوومەت خۆشی لە چەندین ڕۆوە بەتایبەت لە خۆدزینەوە لە بەرپرسیارەتی دابینکردنی موچە و گوێخەواندن لە پاشەکەوت و بەردەوامیدان بە کرێی کارەبای مۆلیدا باری سەرشان و گیرفانی هاوڵاتیانی قورستر کردووە. بە هەرزانکردنی نان لە بڕیارێکی خێرادا شتێکی وا لە دۆخی ژیانی هاوڵاتیان ناگۆڕێت. ئێستا بتڵێ غاز بە 8500 دینارە، فەردەیەک ئاردی رووسی 31000 دینارە و فەردەیەک ئاردی تورکی 36500 دینارە. نانەوەخانەکان دەڵێن هەر کاتێک حکوومەت بتڵێ غازی کرد بە 5000 دینار و فەردەیەک ئاردی کرد بە 10000 بۆ 15000 دینار، ئەوان ئەو کاتە دەتوانن دەنان بکەن بە 1000 دینار. ئەگەر دەڵێن ئەو داواکاریانیان بۆ جێبەجێ نەکرێت ئەوان ناتوانن پابەندی ئەو بڕیارە بن. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.